نەخوێندنەوەی قورئانی پیرۆز، ئیهمالکردنی قورئانی پیرۆز بەڵگەیە لەسەرەوەی ئەو ئینسانە خوای لەبیر چووە، چونکە ئەوە فەرمایشتی خوایە، کەلامی خوایە. ئەمڕۆ چەند جۆزە قورئانتان خوێندووە؟ شەو دوێنێ پێرێ بەسر پێرێ چەندێکتان خوێنە؟ لە ڕەمەزانەوە چەند خەتم قورئانتان کردووە؟ کەواتە بزانە چەندێ لە دواوەی، چەندێ بێ ئاگای لە قورئانی پیرۆز، ئەو قورئانەی کە لە ڕۆژی قیامەتە شەفاعەتت بۆ دەکا لە خزمەتی خوای گەورەدا. ئەگە تۆ بیخوێنیتەوە، ئێگە نەیخوێنیتەوە، سوێن بەخوا شەفاعەت بۆ ناکە. شەفاعەت بۆ کەسێ دەکا کە خوێندە بێتەوە کردەوەی پێکردبێ، بەڵام تۆ نەتخوێناوە بەتەمای شەفاعەتی قورئانی نابێت، شتیوان نییە. کەواتە ئەو کەسەی قورئان دەخوێنێ خوای لەبیرە، ئەو کەسەشی قورئان ناخوێنێ بەپێی قورئان نەخوێندنەکەی کەلامی خوا خوای لەبیر چۆتەوە. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ قورئانی دەخوێنا، بە قورئان خوێندنەوە گیانی دەرچوو. ئیمامی ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ چەندەها زانای گەورە بەدەم قورئان خوێندنەوە گیانیان دەرچوو، ڕەحمەتی خوایان لێبێ. دە هەوڵێک بدە لە دنیادا بیخوێنە بۆی لە کاتی سەرمەرگا بە ئیزنی خوا یا بە شایەتمان و بمریا بە قورئان خوێندنەوە. سەتەها زانای گەورە لەم ئومەتەدا و چەندەها کەسە بوو عەوامیش بوو، عەوام بەدەم بەسەر قورئانەکە یعنی مردووە، کۆتایی پێهاتووە، مردووە تەواو، بەسەر بەرزی مرد. بەڵام تۆش دوعا بکە بڵێ خوای ئاخرم بەخێر بگێڕی. ئینسان ئەگەر قورئان بخوێنێ بەردەوام ئینشاءڵڵا دڵخۆش دەبێت.